طبعا ئەگەر ئێمە دابەشکارێکی سەریع بکەین ئێمە کۆمەڵێک نەوەمان هەیە جەنەرێشنی پێڵین ئەو نەوانە ساڵ لە دوای ساڵ یەکیشکە چۆنەڵی دەسەڵاتەکان ئەرکوب بەرپرسیارەتەکانە داتە نەوەکەی دوای خۆی تاوان ئێمە لە نەوەکانی ساڵی 2010 بەرەو دواوە کۆمەڵێک نەوەی تازە دروست بووە کە یەکسەر چاوی کرۆتەوە مۆبایل و سۆشیال میدیا هەیە زۆر جیاوازە لەو نەوەی کە لە ساڵی هەفتا یا هەشتا یان هەتاوەکو کۆتایی نەوەکانیش بەرەوردە بووە چکە هیچ نەبێ کە گەورە بووە تەمەنی 12 ساڵ بۆ ئینجا مۆبایلی بینی و تەکنۆلۆژیا ئاشنا بوو بەڵام ئەو نەوەی کە ئەتوانین بڵێ بەدەقیقی لە دوای 2002 یان لە دوای 2023 ڕوخانی ڕژێمەوانێ کە چاوی کرۆتەوە یەکسەر مۆبایلی بینیەوە تەکنۆلۆژیای بینیەوە بۆیە تەحەدایەکی گەورە ئاڵنگاریشی گەورە ڕوبەڕووی پەرۆدەی مناڵەکە بێتەوە ڕوبەڕووی دایک و باوکە بێتەوە ڕوبەڕووی دەستگا پەرۆدەکانیش بێتەوە هەندێک لەو تەحەدایانە لەو چێ بڕکیانە بریتێ لە چی بریتێ لە تەحەدای نەفسی گرفتی نەفسی لەوانێ بۆ مناڵەکە دروستکە ئەگەر بێت و ئێمە مامەڵەیەکی تەندروستانە نەتوانین بکەین بەدڵنیاییەوە قورسە ئێمە مامەڵەیەکی مەزبوط بکەین لەبەرەوەی جیلێکە یەکسەر هەموو شتێک سێرچەکە لە ناو کۆمپیوتەرای دۆزێتەوە لە ئینتەرنێتای دۆزێتەوە هەر قسەیەکی بۆ بکەی کتێبێکە داونلۆد دەکاتچەی خوێنێتەوە کەواتە ئێمە توانین بڵێن ئەم جیلە کێشەی معلوماتی نییە زۆر بە ئاسانی معلومات و زانیاری دەسەکەی بەڵام کۆمەڵێک گرفتمان هێلتیایە یەکەمیان لە گرفتانەی کە هەمانە گرفتی خبرەمان هەیە ئەزمونە نیەتی بەڵام پێی وایە ئەزمونی هەیە بۆ لەبەرەوەی معلوماتی زۆر پێیە لەبەرەوەی پێی وایە ئەزمونی زۆرە کە لە ڕاستیە دوشتی زۆر جیاوازە زانیاری لەگەڵ ئەزمونە دوو ئەو شتەی کە فێر ئەبێ شەرت نییە لە ڕێگا و سەرچاوێکی سەرەکیەوە فێر بێت کە تۆچی زانیاریەک وەرەگری لە سۆشیال میدیا یا لە ئینتەرنێتەوە شەرت نییە کەسێکی خەبیر نووسی بێتی یا کەسێکی زانا بوو وارە نووسی بێتی بۆیە لەواچێ زانیاریەکان هەڵی تابێت گرفتێکی ترمان بۆ دروستەکە بریتێ لە گرفتی خۆبەشت زانین فەقیرە بەڵام لە هەمان کاتیشە هیچی وای پێ نییە ئەتوانین بڵێن هەندێکیان بەتاڵن بەڵام خۆیان زۆر بە پڕدەرەخن کە ئەمە بۆ خۆی گرفتی نەفسی دروستەکە دووفاقیەک دروستەکە لە لای کەسەکە وای لێدێتە گوێ لە کەس نەگرێ وای لێدێ خۆی بە مەزدەری هەموو شتێک بزانێ خوای لێدێ خۆی بە سەرچاوی گەڕانەوە بۆ بڕیارەکان بزانێ بە مانایەکی تر لەوانەیە خۆی بە حەق بزانێ و تحقیقی ئەو حەقەش هەر لە لای خۆی وازکە ئەبێ هەبێ ئەمام گرفتانەیە کە یەکەم بۆمان دروستە بێت هەنگاوی دووهەم لەم گرفتانە مانبا بەرەو چیە مانبا بەرەوەی کە ئەو کەسە لە متمانە بەخۆبوونیا گرفتی بۆ دروست دەبێت یان ئەوەیە زیاد لە پێویست فوی کرۆتە خۆی متمانەی بەخۆیەتی یان ئەوەیە هیچ متمانەی بەتوانەکانی خۆی نیە خاڵی سێم جەنابەت ببیری دێ لە نەوەکان یا لە هەشتاکان جەنابەت زیاتر بیرتە یعنی مناڵێک بەتاقی تەنیا لە ئیبتیدایی بۆ چۆ بازار و شتیشی نەهایەوە بەخوا پاسی ژنە بوو پارەشی پێنەوە بە پێها ئێستا تۆ مناڵەکە 16 ساڵە 18 ساڵە کوڕە 15 ساڵە ناوێری بینێری بۆ شوێنێک بۆ بەشی شێگەڕێتەوە بۆ زروفی ئەمنەکەی کە هەیە بۆ زروفی کۆمەڵەکەی بەشێک شێگەڕێتەوە بۆ نەبوونی پەروەردەکە بۆ بڕێ مناڵە چاوی کەوتەوە بە سۆشیال میدیا و بە ئایپاد و بۆ مۆبایل گەورە بووە لەبەرەوە ئەو خودە حەقیقی دروست بە خودێکی حەقیقی نییە ئەو خودەی دروست بووە ناحەقیقیە فوتێکراوە ئەتوانین بڵێن بەشێکی وەهمە کەواتە ئەمەش گرفتێکشکەیە کە بۆمان دروستە بێت جاران کاک شێخ لە گەڕەکە دراوسەکەمان ئەدەبیە داین یعنی ئەگەر دایکمان لەوێ نەبوایە دراوسەکەمان لەبری ئەو ئێمەی عەقڵە کرد بۆمان نەبوو قسە بکەین لە ڕوومان ناهاو قسە بکەین ئەگەر کاک فڵان کەسمان بینیا یا خات فڵان کەس شکا ئیژۆ و دایکمان وابوو بە معنایەکی تر شتێک هەبوو پێوترا ئەخلاقی مجتەمەعی ئەخلاقی کۆمەڵایەتەکە زۆر بەرفراوان بوو دراوسەکەت لەبری دایکت ئیشێ کرد لەبەرەوە سێرتە کرد هەندێش زۆر عیبە بوو بەڵام ئێستا ئەم پەروەردەیە نەماوە یاخود ئەم شێوازە ئەخلاقیە نەماوە ئەمە ژواکە بۆ نەماوە طبعاً وەرە هەمووی مەشغوڵی خۆیەتی توانین بڵێن بۆتە تاگەرایی تا ڕادەیەک طبعاً ئەمە تەشاؤم نییە یاخود ڕەشبینی نییە بە زەمان عەرزی واقعەکەیە یعنی ئەو کەتوارە واقعی کە هەیە باسیەکەین بەدڵنیای نموزێکی جوانمان هەیە لە هەموو گەڕێکێکە لە هەموو شوێنێکە لە هەموو منتیقەیەکە بەڵام من باسی ئەوەکەین کە ئەبینرێ فەم گرفتانە چی بۆ دایک و باوکە دروستەکە نازانم مناڵێکی چۆن پەروەردەکە نەرمە بێ جاری وایە گرفتی بۆ دروست دەبێت ڕقە بێ هەر گرفتی بۆ دروست دەبێت ئێمالیەکە نابێ زۆر بەتەنیەوەتی هەر نابێ بۆیە دایک و باوک تووشی مەعزەلەیەکە بن تووشی کێشەیەکە بن نازان چۆن مامەڵە بکەن